ئێمە لە ڕاستیدا ئامانجمان لە ئەنجامدانی ئەم ئێوارە خوانە و بانکێشکردنی برایانی مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ کۆمەڵە کەسایەتی دروستکردنی کەشێکی برایەتی و خۆشەویستی بوو لە نێوان ئەو دوو حیزبە ئیسلامیە کە لە گۆڕەپانەکەدا بە شێوەیەکی سەرەکی کاری ئیسلامیان لە ئەستۆیە بە پێویستمان زانی کە لە ئێوارەخوانی ئەم ئێوارەیەدا بێکەوە لەسەر سفرەیە کۆبینەوە پاشانێش کەشێکی برایەتی و خۆشەویستی محەبەت لە نێوان ئێمە و ئەو برایانە و باقی و خەڵکانەی تریش کە دەم بانکێشتەکەمانەوە هاتوون دروست بکەین لە ڕاستیدا جێگەی دڵخۆشی ئێمە بۆ ئومێد دەکەین ئینشاءالله تەعالا بتوانین هەمومان لە دەوری سفرەی پرۆژەیەکی گەورەی کاری ئیسلامی لە ساحە و گۆڕەپانەکەدا کۆبینەوە بتوانین کە خزمەتێکی بەرچاو ئەوەی کە لەسەر شارمانە بەرامبەر بە ئەم ئاینە پیرۆزە ئەنجامی بدەین. بۆ ئیفطاری نان خواردن میوانی برایانمان بووین لە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاسیان دەکەین لوتفیان کرد دیارە ڕەمەزان بۆ خۆی مناسبەیەکی تایبەتە و ئەم مناسبەش بەڕاستی گرنگە ئێمە موسڵمان بتوانین بێکەوە لەسەر سفرەکان کۆبینەوە کەواتە مناسباتی ئیسلامی بەڕاستی کاریگەری هەیە لەسەرەوەی کە موسڵمانان دەبێ هەمیشە یەکڕیز بن و برایەتی بپارێزن بۆیە ئێمە خۆشحاڵ بووین و سپاسی برایان دەکەین و دەستپێشخەریان کرد دەستخۆشیان لێ دەکەین و ئەم مەجلیسانە بەڕاستی دەبێتە مای بەهێزکردن و پتەوترکردنی برایەتی نێوان موسڵمانان کە لە هەموو کاتێ زیاتر ئێستا پێویستمان پێیەتی و بۆ ئەداکردنی ئەرکی سەرشانی برایەتیمان ئێمەشە هەمیشە هەوڵمان بۆ بتوانین بەڕاستی ڕۆڵێکی ئیجابی بینین وەکە لە ڕابردووشدا بەردەوام بینیمانە.